هاتی هاتنی هێزەکانی داعشی تیرۆریست بۆ ناوچەکەمان لە کاتی ئەوی شەڕ و پێکدادانانە کۆمەڵە لەم لەولا خەڵکی مەدەنی و پێشمەرگا بەدیل کەوتە دەستیان لە دوای دەرپەڕاندنیان لە ناوچەکە وردە وردە دەرکەوت ئەو کەسانە بە شێوەی کۆمەڵکوژی لە شوێنە جیاجیاکان شەهید کراون و لە گۆڕنراون لەو ناوچانە. ئێستش بە پێی زانیاریەکان کە بەدەستمان گەیشتووە گۆڕێکی بە کۆمەڵ لە 4 کەس تا 6 کەسن نزیکی کوباشی لە لای سنووری سعدیە شەهید کراون و لەو چاڵە نراون. ئێستا کەشا دەستگای شەهیدانی حکوومەتی هەرێم بەدواچوونی بۆ مەسەلەکە کردووە بە هاوکاری ئێمەش هاوکاریان بووینە. داوایان لە محکەمەی سعدیە کردووە کە لە ڕووی یاساییەوە ڕێگەیان پێ بدرێت بچن ئەو گۆڕانە هەڵبدەنەوە بۆ ئەوەی دوایەسا فاسیان بۆ بکەن دییان بۆ بکەن بزانم ئەم شەهیدانە کێن و سربەچێ ئەگەرەکو هێزی نظامی پێشمەرگەوانە بن یان نەبن یان خەڵکی مەدەنی بن لە دوای ئەوە شتەکان ئاشکرا دەکرێت و ڕوون دەکرێتەوە. نازانیت لە دوای ئەوەیشە گۆڕی بە کۆمەڵتر هەیە یانیە ئەوە ئاگادار نین بەس دڵنیام گۆڕی تریش هەیە گەڕان بە دوای ئەوانە کەمێ زەحمەتە زۆر ئاسان نییە.